هاتینەوە خزمەتان بۆی کە ئێستا باسی بکەین بۆ نمونە نەخۆشیێکی وەکو بەرزەفشاری خوێن کە ئەتانە دەستنیشانی بکەین پزیشکان دەستنیشانەکەن ئامێرێکیانەیە کە پێڵەن جیاژی زەخت لەناو خەڵکە لێتە بەستن و دەستنیشانیەکەن کە توشبووی یان کەسێکی ئاسایید بۆ بەرزەفشاری خوێن بۆ شەکرە فەحسی خوێن هەیە. دکتۆر کۆسار بۆ دەستنیشانکردنی ئەسمایان ڕەبوە وەک بەشێک لە نەخۆشە درێژخایانەکان بە فەحسی خوێن و بە جیهاز ئەکرێت یان تەنها بۆ وەرگرتنی زانیاریەکانە بێت لە چارەخوازەکەەوە. بۆ تەشخیصکردنی ڕەبۆ چەند خاڵێکمانە. یەکەم پێویستە بە تەواوی هیستری یاخود نەخۆشەکە باسی شێوازەکانی بکات کە چۆن دەرەکەوێت. بۆ نمونە ئەبێ نیشانەکانی تیابێت پاشان ئەڕین بۆ فەحسەکان لەبەرەوە کە نەخۆشی تەلای پزیشک پرسیاری لێکە شێوازەکانی نەخۆشەکەی چۆنە. ئەبێ نەخۆشەکە هەناسەتونی کۆکە بەڵغەم هەندێک جار خیزەخیز خۆی باسیێکاڵە یا خۆم جۆم لێ یاوی لە تەنیشتمەوە گوێی لێ ئەبێت و ئەم نەخۆشیە ئەڕواتویێت ڕۆژی وایە زۆر خراپە ڕۆژوایە باشە چەند ڕۆژی خراپە باشە بێت ینی ئەمە نیشانەکان و هەندێک جار نەخۆشی خۆی بێت ئەڵە بەیانی هەڵەسم لەخەو وەس ئەم زۆر خراپترە تا ئێواران. ئەمە کارکتەریستیکی ڕەبۆ یعنی کە پێێتەڵێ نەخۆشی ڕەبۆ دائیمە لە بەیانیانە ناسوتنی خیزەخیزەکەی زیاتر لە ئێوارانە بە تایبەتی ئەوان کەسانی کە چارەسەریان نەگرتووە. ئەم نیشانانە زۆر گرنگە کە پزیشک بە هەند وەریگرێ پاشان ئەڕوا بۆ فەحسکردن. تەشخیصی ڕەبۆ بە چەند مەرحەلەیە ئەکرێت. یەکەم وەکو پرسیارکردن لە نەخۆش، دووهەم بە فەحسێکە پێڵە سپارۆمیتەر کە بەتێ لە هێڵکاری بۆریەکانی هەوا کە لە زۆربەی شوێنەکانی ئێستا لە خۆشبەختانە لە زۆربەی خستەخانەکان زۆربەی کلینیکانە کە فەحسێکی ئاساییە ئەکرێ بۆ نەخۆشەکە بە وەرگرتنی چەند پارامیتەرێ بە هەناسە وەرگرتن ئاسەدانەوە لە ڕێگەی کۆمپیوتەر و جیازێکەوەیە پاشان بە خاخ ئەدرێ بە نەخۆشەکە باشە بۆی هەناسی بکاتەوە دوای 10 دقە فەحسەکەی بۆ دووبارە ئەکەیتەوە بۆی کە بزانین فەرقی کردووە فەرقی لە 15 لە پارامیتەرەکانە هەبێت 12 بۆ 15 ئەو کاتە ئەمە تەشخیصی ڕەبۆیە. ئەم تەشخیصەش گرنگە چونکە لە ساسەیە تەشخیصێکە. ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بۆ دەن کە ساڵانە 400,000 کەس نزیکەی 400,000 کەس بەهۆی ڕەبۆ ئەمرن یان بۆی ئەسماوە ئەمرن. ئەوەی کە خەڵکەکە ئاکوژێ ڕەبۆکە خۆیەتی یان پاشهاتەکانی ڕەبۆکەیە. ئەگەر سێری هۆکاری تامان ساڵانە لە 250,000 زیاتر خەڵکەمرێت لە جیهانە بە ڕەبۆ کە مە ژمارەی ترساکە بەڕا ئەگەر کۆم مقارنێکی بە نەخۆشیەکانی تر کاتە ڕەبۆ هەندێک جار نەخۆشی کوشندەیە. لەبەرەوە هەندێک خەڵکە پێڵی ڕەبۆتە لەوانەیە بگری لەوانەیە زۆر بێت تاقەبی بێت چونکە ئەم ئامارانە هەندێک کەس لای ئاشکرایە. بەڵام ئەگەر سێریکەین ئێمە ئەوانەی کە بە ڕەبۆ ئەمرن چەند هۆکارێک بێتەوەی مردن تامان ڕەبۆکە ئەبێتەوەی هۆکاری کوشتن و نۆرە ڕەبۆ کە ڕەبۆ قورسەکەی سڤیر ئەسما چۆن ئەڵێ جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ جەڵتەی ڕەبۆشە جەڵتەی ڕەبۆ بە پێڵی نۆرە ڕەبۆ کە نەخۆشەکە زۆر ڕەبۆیەکی تند خۆی نەخۆشەکە ئەزانێت کە ڕەبۆی هەیە لە ڕەبۆکی زۆر تون دەبێت زۆر قورسە بێ هۆکاری مردنی نەخۆشەکەیە. چی ئەبێتە نۆرە ڕەبۆ؟ بۆچی نۆرە ڕەبۆ زۆرە لە وڵاتان ئەگەر سێری داتاکانکەی ئەو وڵاتانی خەڵکی ئەمری لە ڕەبۆ لە ئەوروپا و ئەمریکا نییە لە وڵاتانی ئێمە لە وڵاتە دواکەوتوەکانە کەتەمەن دیڤلۆپین. یەکەم ئێمە باوەڕمان بە چارەسەری ڕەبۆ نییە کە بریتێ لە بەکارهێنانی بەخاخ بە شتێکی زۆر خراپە زانین بە شتی ئەزانین کە تووشی دیکشن و ئالوودەبوون نەکات کە بە شتێکی ئەزانین تو یەک دکتۆر کاڵی ئالوودەبوون ئێستا لە ئالوودەبوون ئێستا من لەگەڵ ئالوودەبوونە بیری جگەرە و بیری تلیاک و بیری ئەلکۆهۆل مەکەوێتەوە بالفعل. بەس ئێمە خەڵکی ئێمە زۆربەی نەخۆشەکانمان ئەڵێ فڵان کەس پێوتم ئەو بەخاخە بەکارنێنی ڕایە لەسەری و ئیتر ناتوانین دەستبەرداری بیکە ئەمە شتێکی عیلمیە شتێکی زۆر ناڕاستە و چارەسەری ڕەبۆ بریتێ لە بەکارهێنانی بەخاخ چارەسەری یەکەم شتی کەشی لەگەڵایە بە چارەسەری سەرەکی بەخاخە. چی داتاکان کەی ئەڵێ ئەو کەسانی کێ تووشی مردنە بن لە ڕەبۆیە ئەو کەسانی چارەسەرەکانی بەکارهێنان بەجای باشە.